دوای ڕووداوەکانی گوندی لاجان و قەزای خەبات تێکدەرەکان ئاژاوە جێڕەکان کە هەڕەشیان لە هاوڵاتیان کرد لە فەرمانگە حکومیەکان کرد خزمەتگوزاریەکان ئەمانە چیان کرد پەیمانگای تەکنیکی قەزای خەبات لە ئێوارە کە قوتابیانی ئێوارانی هەیە پەنایان بۆ چێ بردووە بۆ هێزەکانی ناوەخۆ ئاسایش پۆلیس پەیوەندیان پێوە کردوون بەهاناماوەرن ئەم ئاژاوە جێڕ و تێکدەرانە لە دەوروبەری پەیمانگەکان ترسی سوتاندنیان هەبوو زیانیان پێ بگەینن بۆیە هەرزوو هێزەکانی ئاسایش پۆلیس دەگەنە شوێنی مەبەست دەست دەکەن بەچێ بە گواستنەوەی قوتابیان بۆ شوێنێکی سەلامەت بۆ ئەوەی پارێزراو بن لە دەست ئەم تێکدەر و ئاژاوە جێرانە بۆیە هەرزوو لە گرتە ڤیدیۆکان دەردەکەوێت هێزەکانی پۆلیس و ئاسایش دەگەنە شوێنی ئەم قوتابیانە دەیان گواستنەوە بە سەلامەتی بۆ ئەوەی دوور بن لە هەڕەشە مەترسی ئەو کەسانە ئەمە یەکێکە ئەم گرتە ڤیدیۆیانە تازەیە ئەمە بڵاو نەبیتەوە پێشتر ئەم زانیاریە ئێستا کە پێتان دەڵێم تەنها لە کوردستان بیشتار هەیە کە ئەمانە پیلانی تریشان هەبووە بەڵام هەرزوو ڕێگریان لێکراوە. خەڵکی قەزای خەبات کە خەڵکێکی کورتپەروەر و نیشتمان پەروەرن و میوان دۆستن لەم شارە خەڵکەکە بە هەرچیەکان و گۆران و زراری و سەرجەم عەشیرەت و خەڵکەکەی قوربانیان داوە بۆ پاراستنی کوردستان ئەمڕۆژ وەڵامی نەحەزان و بەکرێ گیراوان و میدیا ئاراستەکراوەکان دەنەوە بە سوپاس و ستایشی هێزەکانی ناوەخۆ و ئاسایش و پێشمەرگە و پۆلیسی پارێزگای هەولێر پێدانی گوڵی زەرد و سپی. ئەمانەی دەیبینن ئەمانە ئەو گەنجانن لە قەزای خەبات لە یەکێک لە بازاڕەکانی لە شەقامە سەرەکیەکانی دانەوێت بە نەحەزان بڵێن بە تێکدەران بە ئاژاوە جێڕەکان کە ئەمانە سوپاس و ستایشی هێزە ئەمنیەکان بکەن سەرجەم هێزە ئەمنیەکان ئەمانەی دەیان بینن ئەمڕۆ گوڵیان پێشکەشکردن گوڵی زەرد و سپی ئەمە پەیامێک بوو بۆ تێکدەران ڕەنگەکەشی هەڵبژاردە پەیامێک بوو ئەمانە ویستیان ئەوە دووپاتکەنەوە کە ئەو ئارامی و ئاسایشە هەیە لە سایەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم هێزانە پارێزراوە گەنجەکان هاتوونە پاڵپشتی خۆیان نیشاندن و داواش لەو هێزان دەکەن ئەو کەسانە چاپۆشیان لێ نەکرێت دەرگیر بکرێت.